کاتێک سەیری مێژووی زانستی جیهان و ناوچەی زاگرۆس دەکەین. هەندێک ناو هەن کە نەک تەنیا لە سەردەمێکدا، بەڵکوو بۆ چەندین سەدە ڕێڕەوی بیرکردنەوە و زانستیان گۆڕیوە. یەکێک لەم ناوە هەرە گەورە و فرەڕەهەندانە ئەبوو حەنیفە ئەحمەدی کوڕی داوودی دینەوەریە کە لە نێوان ساڵانی 815 تا 895 زاینیدا ژیاوە. ئەو لە سەردەمی خۆیدا بەهۆی فرەزانی و ژیریەکەیەوە بە ئەریستۆی ڕۆژهەڵات دەناسرا. ئەمڕۆ لە مێژووی زانستی جیهانیدا وەک دامەزرێنەری ڕووەکناسی یان ڕووەکناسی ئیسلامی قبوڵ دەکرێت. ژیان ڕەچەڵەکی بنەماڵەیی و شاری دینەوەر ئەبوو حەنیفە لە شاری مێژووی دینەوەر کە ئەمڕۆ دەکەوێتە پارێزگای کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. دینەوەر لە سەدەی نۆیەمدا تەنیا شارێکی ئاسایی نەبوو، بەڵکوو ناوەندێکی زۆر گەورەی کولتوری، ئەدەبی و بازرگانی بوو لەسەر ڕێگەی ئاوریشم. ئەم شارە دواتر لە سەدەکانی دەیەم و یازدەهەمدا بووە پایتەختی میرنشینی کوردی حەسەنوەیهییەکان کە فەرمانڕەوایی ناوچەکەیان دەکرد. مێژوونووسان ئاماژە بە ناوی باپیری دەکەن کە ناوی وانەند بووە. وانەند ناوێکی دێرینی ناوچەیی کوردی ئێرانییە کە نیشان دەدات بنەماڵەکەی لە خەڵکە ڕەسەن و هەرە کۆنەکانی چیاکانی زاگرۆس بوون. لە سەدەی نۆیەمدا لەم ناوچەیەدا هۆشیاریەکی گەورە بۆ پاراستنی زانیاری و ناسنامە هەبوو کە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری هەبوو لەسەر کەسایەتی ئەبوو حەنیفە. گەشتی زانستی و ساڵانی خوێندن دینەوەری بۆ ئەوەی زانیاریەکانی قوڵتر بکاتەوە. گەشتی زۆر دووری بۆ زۆرێک لە شارە گەورەکانی ئەو سەردەمە کرد. ساڵانێکی زۆری لە شارەکانی وەک ئەسفەهان، بەغدا، بەسرە و کوفە بەسەر برد. لەم ناوەندانەدا نەک تەنیا فێری زانستەکانی وەک بیرکاری و فیزیا بوو، بەڵکوو لە هەمان کاتدا لە بوارەکانی ئەدەب، فیلۆلۆژی، زمانناسی و شیعری عەرەبی و فارسیشدا بووە شارەزا. یەکێک لە مامۆستا هەرە بەناوبانگەکانی زمانناسی گەورە ئیبن ئەلسیکیت بوو. دینەوەری دوای ئەوەی لە بەغدا کە لەژێر کاریگەری ماڵی حیکمەتدا ناوەندی زانستی جیهان بوو، خوێندنەکەی تەواو کرد. گەڕایەوە بۆ شاری دینەوەر. ئەو لە جیاتی ئەوەی لە کۆشکی پاشاکاندا بمێنێتەوە، ژیانی خۆی بەخشی بە لێکۆڵینەوە، تێبینی و نووسینی کتێب. شاکاری ڕووەکناسی کتێبی ڕووەکەکان کتاب النەبات ئەبوو حەنیفەی دینەوەری زیاتر بە کتێبە بەناوبانگەکەی کتاب النەبات کتێبی ڕووەکەکان پێگەیەکی بێهاوتای لە مێژووی زانستدا هەیە. ئەم کتێبە وەک یەکەمین ئینسایکلۆپیدیای فراوانی ڕووەکناسی قبوڵ دەکرێت. جیاوازی کارەکەی دینەوەری لەگەڵ زانایانی یۆنانی وەک تیۆفراستوس ئەوە بوو کە ئەو تەنیا زانیاری ناو کتێبەکانی کۆپی نەدەکرد، بەڵکوو خۆی تێبینی ئەزموونی و کرداری ئەنجام دەدا. لەو بەرهەمەدا ئەم وردەکاریە زانستیانە هەن پۆلێنکردنی سیستماتیک و زمانی ڕووەکناسی ئەو زیاتر لە 637 جۆری گژوگیا و ڕووەکی بە وردی پۆلێن کردووە. بۆ هەر ڕووەکێک ناوەکانی بە شێوەزارە جیاوازەکان ئەو شوێنانەی لێی دەڕوێن و تایبەتمەندیە فیزیکیەکانی دیاری کردووە. بەشەکانی ڕووەک و بایۆلۆژی دینەوەری هەموو بەشێکی ڕووەکەکان گەڵا، چرۆ، گوڵ، میوە و تۆوی بە شێوەیەکی ئاناتۆمی پێکهاتەییشی کردووەتەوە. ئەو پێناسەی نێر و مێبوونی ڕووەکەکان و شێوازی پێگەیاندنی تۆوەکانی بە وردی نووسیوە.
تەکنەلۆژیای کشتوکاڵ و دەرمانناسی. کتێبەکە تەنیا لەسەر ڕووەکناسی نییە، بەڵکو لەسەر کشتوکاڵیشە. نیشانی داوە کە ڕووەک چۆن دەچێنرێت، خاک چۆن ئامادە دەکرێت و ڕووەکە دەرمانیەکان چۆن لە دەرمانناسی فارماکۆلۆژیدا بەکاردێن. زانایانی گەورەی سەدەکانی دواتر وەک ئیبن بەیتار، دەرمانناسی گەورەی ئەندەلوس و بیرونی، کارەکانیان بە شێوەیەکی سەرەکی لەسەر بنەماکانی کتێبەکەی دینەوەری بونیاد ناوە. ئەنساب ئەلەکراد، ڕەچەڵەکی کوردان و هۆشیاری مێژووی یەکێک لەو کارانەی کە هەست و پەیوەندی ئەبوو حەنیفەی دینەوەری بە گەلەکەیەوە نیشان دەدات. کتێبە ونبووەکەیەتی بە ناوی ئەنساب ئەلەکراد، ڕەچەڵەک و ئەسڵی کوردان. مێژوونووسانی گەورەی وەک مەسعودی لە کتێبەکانیاندا باسی ئەم کارە دەکەن. ئەم بەرهەمە نیشانی دەدات کە دینەوەری لە سەدەی نۆیەمدا وەک زانایەکی گەورە ویستوویەتی مێژوو و ڕەچەڵەکی بنەماڵە، عەشیرەت و کولتووری کورد بە شێوەیەکی سیستماتیک تۆمار بکات. لەو سەردەمەدا کە کتێبەکان زیاتر لەسەر مێژووی عەرەب یان خەلیفەکان دەنووسران، نووسینی کتێبێکی تایبەت لەسەر کورد هەنگاوێکی زۆر پێشکەوتوو و نەتەوەیی بوو. مێژوونووسی ئەلئەخبار ئەلتوال هەواڵە درێژەکان کارێکی تری دینەوەری کە گەیشتووەتە دەستی ئێمە. کتێبێکی مێژوویە بە ناوی ئەلئەخبار ئەلتوال. ئەم کتێبە وەک یەکێک لە شاکارەکانی مێژوونووسی دادەنرێت. تێڕوانینی فراوان و بێلایەن، دینەوەری مێژووی تەنیا لەسەر بنەمای شەڕ و ململانێ سیاسیەکانی ناوەندی خەلافەت لە بەغدا بونیاد نەناوە. ئەو مێژووی جیهانی، بەتایبەت مێژووی شارستانیەت و میرنشینە ناوچەییەکانی پێش ئیسلامی وەک ئیمپراتۆریەتی ساسانی، ناوچەکانی زاگرۆس و مێزۆپۆتامیای هێناوەتە بەرباس. شێوازی ئەدەبی زمانی ئەم کتێبە زۆر ڕەوان و دەوڵەمەندە، بە جۆرێک وەک کتێبێکی مێژووی ئەدەبی دەخوێندرێتەوە. ئەستێرەناسی و ڕوانگەی دینەوەر ئەبوو حەنیفەی دینەوەری تەنیا لەسەر ڕووی زەوی لێکۆڵینەوەی نەدەکرد، بەڵکو چاوی بڕیبووە ئاسمانیش. ئەو لە شاری دینەوەر ڕوانگەیەکی ئەستێرەناسی ڕەسەدخانەی دامەزراندبوو کە سەدەیەک پێش ڕوانگە بەناوبانگەکانی وەک مەراغە بووە. لە کتێبی ئەستێرەناسی خۆیدا بە ناوی کتاب الئەنواء 1 لێکۆڵینەوەی لە جوڵەی ئەستێرە و هەسارەکان کردووە. 2 پرۆسەکانی گۆڕانی کەشوهەوا میتۆرۆلۆژی هەورەبروسکە باران باو کاریگەریەکانیانی لەسەر کشتوکاڵشی کردووەتەوە. ئەو سیستەمێکی بۆ دەستنیشانکردنی کاتەکانی کشتوکاڵ بەپێی ئاسمان دروست کردبوو کە بۆ جوتیارانی ناوچەکە ببووە ڕێبەرێکی زۆر گرنگ. کاریگەری و میراتی جیهانی دینەوەری لە 24 تەمموزی ساڵی 895 لە شاری دینەوەر کۆچی دوایی کرد. بەڵام ئەو میراتەی لە دوای خۆی جێیهێشت. سنوورەکانی ناوچەکەی تێپەڕاند. زانایانی ئەوروپی سەدەی 19ەم وەک فیلۆلۆگ و ڕۆژهەڵاتناسی ئەڵمانی برونۆ سیلبەربەرگ دوای ئەوەی لێکۆڵینەوەیان لەسەر کتێبەکانی کرد، سەرسام بوون و کار و لێکۆڵینەوەی زۆر گەورەیان لەسەر کتاب النەبات بڵاوکردەوە. ئەوان لە سەرانسەری ئەوروپادا دینەوەریان وەک پێشەنگ و دامەزرێنەری ڕووەکناسی ڕۆژهەڵاتی ناسان. ئەبوو حەنیفەی دینەوەری گەورەترین بەڵگەیە بۆ ئەوەی کە خاکی کوردستان لە سەدەکانی ڕابردوودا چۆن ناوەندی زانست و ڕۆشنگەری جیهانی بووە. ئەو کەسایەتیەکی ئەوەندە فرەڕەهەندە کە لە خاکەوە تا ئاسمان، لە مێژووەوە تا بیرکاری،
لە هەموو بوارێکدا شوێنپەنجەیەکی قوڵی جێهێشتووە بۆ ئەو گەنجانەی ئەمڕۆ زمان و مێژووی خۆیان فێردەبن. دینەوەری سەرچاوەیەکی گەورەی بوێری و شانازییە کە نیشانی دەدات ژیری کوردی چۆن دەتوانێت ڕێنیشاندەری زانستی جیهان بێت.